پشتی کوژلای حیدەر عەبەدی سەرۆکوەزیرên عێراقی ژناف چوونە تیرۆستên داعش لە عێراقê ئێکجاری هاتیە ڕاگەهاندن و ئەvە ژی بسەرکەفتن قەلەمدای ئەvê çendên nerazîbûna cada êziya û çalakvanên êziyal difxwîne ji ber ku tanha jî bitir ji 3200 keç û jin û zarokên wan di destên tîrostên Daeş de ne û çarenivîsê wan diyar nîne. هەتانۆکە و دەستپێکە و ما دەست بکارێ خۆگیری و هەتانهم بترش 3210 کەساوێت هاتینە ڕزگارکردن نزیکی 3200 کەساوێت ماینشک لەو ماشک هەوڵ بزابێت مەیت بەردەوام من بۆ ڕزگارکردن ئێدماین ڕاستە و بەڕێز سەرۆکی حکوومەتە عراقی بەڕێز عەبادی و ئیعلانە هەندێک کرد و تەمامیە عراقێ هاتە ڕزگارکردن تیرۆستی داعش بەلێ پێتڤی بوو سەر بەڕێز عەبادی و هەکەر ئەم هاوڵاتیەت عراقینە پێتڤی بوو ئەڤەی ژمارە زۆر یاشمان کچوژنە ئەوێت دەستی تیرۆستە دە ڕزگار کەت و پاشی ڕزگارکردنە ئاخە عراقێ هات بە ڕاگەهاندن بڕاستی ئەمبەری هەمووان ئەشخاصە شەرمەزار کەمێکە وەکە گوتی نەسرە عراقی ئەعلان کرین و هەکە بەری نوها هەروسا حکوومەتە ئەقلیما کوردستانجی ماناندەقی تابێ خۆی ئەعلان کرین هەکەش بتری 3200 داگە خوش هەتەن هەڵ دەستی داعش دەمایە ڕاستی بەری نوها 10 جاراژی مەداوخوازی کردە وەکو منظماتی نێودەوڵەتی وەکو UN وەکو اتحاد ئەوروپی وەکو حکوومەتە عراقی سەرئاسی بلند بەس مخابن ڕاستی یەک سەروی مەودوعی ڕێسی ناشغڵی چمە مێزدینە بڕاستی مەدەوێکی دیار بکن هەکام نەێزدیوان وهابدا دهێجارە حکوومەتە مرکزی حکوومەتە هەرێما کوردستانی ئەفتیش دیار بوون بەس مخابن چمام تێنە ناسکردن ئێزدیش بەروەیەکێ ئەلوان داگ و خوشکە ناگەنێکش بتری ئەف مەخبەری جەماعیت هەمووی دیتین هەتان و هات شەژێرە نەهاتەکردن و هەتانوها ئەس باوەڕ ناکەم یعنی یەک نقطە ڕئیسی یعنی سەرهاتی شغڵاندن بڕاستیم داخوازیتکن حکوومەتە عراقی و حکوومەتە هەرێما کوردستانێکە ڕاست بهێنن ئێزدی مواطنێ دوان سەناستێکی بلند سەروی مەودوعی بشغڵین کافداگ و خوش هەتا نوها کەتینە کووردە ژ بتری 3200 داگ و خوشمایە ئەزت بینم گەلێکی حیبەش حکوومەتە مرکزیڕە وێنها ئەعلان بکە بژێ ئەردی عراقی هاتیە ڕزگارکردن نەهاتیە ڕزگارکردن گەلە خەڵکیمەتی دەمایە فیدەکەمەش ئەرد نینە بێتە ڕزگارکردن فیدامەش خەڵکی ماهەیە گەرتی بتری 3000 کەسی مەمایە دەستی داعشدا فەنهما اتصال هينا مع مصادر هينا كأنه بين الأطراف موصل معنا حويجة معنا أفأرت معي أفأرت جينا هذه رزقاكن بس المخابني وحيدر عبادي وحكومة مركزي إعلان كده بيجي أرد ما هذه رزقاكن كاملي بس نه هذه رزقاكن وأف خلقي ما 3000 وكيدة شوية كاف كذا كيدة ما دام رزقاكن يا أرد نم هم وكا خلقي ما يبلنجاس حتى هلا داعش ده هروتينا كشتن وكشكي ما تين اغتصاب كرن يعني بتشتكي جلق بزحمة بزارو كذا حتى هلا التدريبات دينا وچنا شێر داینەم نزانانی کە داقی کوشتینە نەکوشتینە تشتێکیژی نزانن بەحسا ئەردێتکن بەس کەسوکارێن گرتیان دەستێن تیرۆستên داعش گرنگینەدان ji لای حکوومەتە هەرێمی و عێراقی و civakên nêvdewletî ve birizgarkirina kesûkarên wan yên ku rojane tûşî kuştin û eşkencedane dibin şermezar dikin û daxwaza rizgarkirina wan dikin. Şirvan Xedir, Kursat News, Komelgeha Şariya.